سڵاوی کامەران حاجی عومەر و تێمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر کێشە و گرفتی بازاڕە ملیەکان دەکەین لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان بەردەوام لە نێو بازاڕە ملیەکان عارەبانە میز چوزانم جەنجاڵیەک هەیە زۆر جار دوکانداران ئەوانەی کە خاوەن مێزن یان گرفتێکیان هەیە ینی پەیوەندیمان پێوە دەکەن دەڵێن کاکە ئەو بازاڕە لە پێشوودا ینی تا ڕادەیەک ڕسقێکی زۆری لێ پەیدا دەکرا کەسابەتێکی زۆر بوو بەڵام لە ئێستادا بەهۆی جەنجاڵی و زۆربوونی خەڵک و چوزانم قەرەباڵغێکی زۆر وای لێ هاتووە ئافرەت بە کەمی بێتە نێو بازار دیاردەی دزی پیسبوونی بازار و زۆر جاریش بە شێوەیەک لە شێوەکان خۆخشاندن یان دەستدرێژی بۆ سەر ئافرەتان چوزانم کۆمەڵێک گرفتی لێ دەکەوێتەوە ئێمە دەمانوێت بزانین ئەو کاسبکارانەی کە مێزیان هەیە ینی بۆچی ئەوەندە تەجاوز دەکەن ئەرێ بەڕاست دوکاندارەکان چەندە لەگەڵ ئەوەن ئەو مێزان و ئەو مێز و عارەبانانە لە نێو بازارەکان هەبێت شارەوانی چی دەڵێ قایمقام بە تایبەت لە هەولێر کە ئەمڕۆ بەرنامەکەمان لەم شارەیە بابزانین ئەوان بۆ چوونیان چێ و چۆن دەتوانن چارەسەری ئەم دۆخە بکەن دوکانداری لێرە ئەمن لەو سەرێ هەتا ئەو سەری چوومە پاشماوەیەکی زۆری زبڵ دەبینم ئێستا سەعات چەندە هێشتا نەبووتە 12 نیوەڕۆ معقولە بەم بەیانیە کەسێک لە دەرەوە بێت تەماشای ئەم بازاڕە بکە ئەو هەموو زبڵە ببێنێ ئەو جەنجاڵی پێت وایە مەشتە شارستانیە نەخێر نەخێر شارستانی چێ کەم تەرخەمە وڵی کۆمەرێک شتە یەک لەوانە شارەوانیە یەگەوانی هاوڵاتی شارەوانی بۆ جارێ ڕقم یەک بۆ لەبەر کۆمەرێک شت هێ شاروانی بکە ئەوە شت تەمەشا عەرەبانەکە دێ هەموو ڕۆژ دیان هەموو ڕۆژ دێ بەس ئەوەی ئەو دەیکاتن ئەوانیە ئەو عەرەبان چیش دوو ڕۆژ مەسەن شەوان دێتن سبەینام دەها دێسە سبەینان نای بەس بە شەوان دێوە بزانە دوو عەرەبان چی عەرەبان چی بۆ عەرەبان چیەکان بە خۆت تەسویرکە بزانێ ئێستا ئافرەت بێ کو دەرچی زۆر ئافرەت هەیە ئەنی لەگەڵ ڕێزم لەبەر لەبە مەوزوعی ناموس و ئەرز و ناموس ناتانی بێتێ باوە مەشاکلمان لۆ دروست بووە چەند ئافرەت هەیە ئەلێرانە گەنجێ دەسوڕێتەوە لەگەڵ ڕێزم تعڕژ بە ئافرەتان دەکات ئەو شتە هەیە بەرێ هەیە پۆلیسی نێشتنی تاوان لێرە هەیە دزی دەکرێ بزاد ئێستا ئەوڕۆ ڕاتبە لە دوونێ پێرەوە ڕاتب دەستی پێکرێ ئەتو وەرە لەگەرم بە لێران لەوانەیە 20 دزلۆ بگرم خۆم دیان ناسم 20 دزلۆ دەگرم باشە حکومەت بۆ سکاڵا ناکەیت برا سکاڵام کە تووشی مشکلە بوو خۆ تووشی بەرێ بەرە تادی دشکرا خۆیان دەزانن خەرکە دەزانی و دزم گرت و بردمە مکافعی و لە دەرکەم کافە هاتمە دەرێ بۆ قایمقامە مدیری قایمقام حافەزە هەموو شایان دەناسن ماشەڵڵا ئەمیان دەناسن ڕێکی خەنەوە بەرێ نەکەوە تەنزیم بکرێ برا ئەو میزانە بمینێ نەمینی ناشارستانیە وڵای پیسە وڵای مشکلەیە وڵی زین کابرا لێرەکانی چییە؟ هاوە یەک ئەوە لە پێشەمەوە ڕاینەوەنیا ئەوە عربانەی بەس دێلی شەوێ پەڕۆکەش بەسە داددا هەر ئاگر بەباری لە پێش دەرکەوە ناوڵبی من نییە ئەو بەس لە پێشەوەی داە ینی بەویستی دوکاندارەکەی زۆر بەرجی خۆیتی هەیە خۆیتی هەیە بەویستی وی نییە هەیە بەکرێدایە ئەو باش ئیشی شارەوانی چێ لێرە ئیشی وڵی شارەوانی پێت برم هیچ پێ ناکرێت بۆ ڕۆژێک دێ ڕۆژ نایەتن ڕێی بەلەدیێژ ناکەنەوە زبرێ خایان کاتە ئێستا پێی برێ و مێزەیلا دایێرە خایان دەکەمەوە شارەوانی جەماعەتی بەلەدی لا ناداتن ئەو زبرە هەر دەمینێ یعنی ئێستا شارەوانی تێمی شارەوانی پاکەرەوە بێ بڵێ کاکە زەحمەت نەبێ ئەو لا ناداوانە لێ چ بداتن چۆن دەبیشت وڵە ئاوایە ینی ئەوە بە جدی قسە دەکەن نانە بە جدی کاکە من ئەوە دوکانی منە ئێدا ئەوە چ مەجبورە خۆی بکوژی بای میلیۆنە گەشای تێدایە عربانەی بەجی دەبنێ پڕۆکەچ بەسەردا بنی و ئەو هاتەمەش ئەو هەرەوە ئاتاس بنێن باشە بەس ئێستا ئەو گەنجە دوکانداریشە ئەوە تۆ باسی لەوە کە گوتی 300 کەس بێکار بێکاری بێکاسبی دەکەم کابرا لێکوانە ئەو کابراکە کرێتچە مەجبور نییە هاتێ کرێتیەوە ئەمن مشکلەی من ئەوە ئیشی حکومەتە ئەوەی ئیشی لۆ ببینتەوە ئیشی من نییە ئەمن ئیشم محتەل بیتن ئەوە چی عربانچێک ئیشی دەبی کەوای دەبێ ئەو مێزانە ئەوە ئێستا زبڵە ئەوە هەموو لێرە زبڵە لێرکوانش پێڵاو دانراوە
زۆر زار دەگوترێت دزی دەکرێت لەو بازارانە کە تەنگ دەبی و هاتوچۆ زەحمەت دەبی فەرمۆ ئێستاوە ئافرەتە هاتوچۆ دەکات نازانی چۆن بڕوە دەگوترێت ئەمان خێر ناداتەوە زەرەر بۆ بازارە دەگەین تو قسە وەکو زەرەر چی ئێستا هەمووی زەرەرە برێ زەرەر ئەو بێ کاسبی بێکاریە بەس قەزای عارەبانە شت ناکرێت و 300 نەفەری فەقیر بە قوربانی دووسێ دوکانداری بکەیت دەتوانی ئێستاوانە هەموو ڕێکێخی بە سیستەمە چلوی دانی مێزە چلو دروستکە بە لۆندێ زیاتر مێ دەرێ وەکو ڕێژڕێ هیچ تەسک نەبێت هیچ مشکلەی باشە تۆش لەگەرەوەی ڕێک بخرێتەوە وەڵا 20 زایدکیان ڕێگی خست جارێک کاتن ڕێکیان قست هەموو مێزیاندانی لە ئاخیری ئەوە مێزی وا بەکرێدا مێزیشیان حکومەت مێزیان وەرگێ بە بەنجاوکە ئەو عەرەبانەیە نەچوە بەکرێدایە بە خۆی وا لێرە دەفرۆشی ئەوە تێ لێرە چەندین هەیە مێزی لەوەیە ناچیتر ئەوەش ڕێگەخن جێشی بدەنێ دیسان وەز بەچکە دێتەوە لە زۆربەی بازارە ملیەکان بێگومان ئەمە ئەو بازارەمان بە نمونە هێناوەتەوە لە سلێمانی لە دوهۆک دەڕانیە لە قەڵاتزێ چوزانم لە هەر شوێنێک کە بازاری ملی هەبێ تەمەنێکی هەبێ و مێژوویەکی هەبێ ئەم جەنجاڵیە تا ڕادەیەکی زۆری تێدایە ینی کێشە لە نێوان دوکاندار و خاوەن مێز یان خاوەن عارەبانچی بە بەردەوامی هەیە ئەمە دەمانەوێت هەموو ڕای هەموو کەسەکان وەگرن دوکاندارە ئەوانەی عارەبانچینە لێرە بەشێک لە دوکاندارەکان دەیانگوت کاکە شارەوانی مێزی داوە بە عارەبانچیەکان ئەم برادرە ئێستا لێرە چەند ساڵە کەسابەتی لەسەر ئەو مێزەی هەیە ینی کەسابەتی دەکە ڕسقی ماڵی پەیدا دەکە بەڵام عارەبانەشی وەرگرتووە عارەبانە شوێنێکت وەرگرتووە بۆ بەێ مێزم وەگرت وەرگرت باش ئەی بۆ نەچووی بۆ وێنێرێ وەڵای بازار نەبوو دات مێکەچی بەنیوەی بەنیوەی لێرە شەر مێزەکەت ماوە ئاوڵ ئەو عاربانەی چەند ساڵە تۆیش لەسەر عارەبانە دەکەی ئەمەن وەڵای لە نۆتەوە باشە خەڵکێکی زۆر دەرەکا کەوانە کاسبن پێویستە ڕستقییان نەبدرێ بەڵام لە هەمان کاتدا شارەوانی گلەی دەکات دەرێ کورە کاکە بن مێزی خۆشیان پاک ناکەن ئەم شەوانە هەم ماسەعای دەدەم بن عارەبانە خۆم دیکە نازانم باشەدی ئەو هەموو زبل و خاشاکان ئەوە سنووری خۆم عادی خۆم شم بەیت کردە ئستا تۆ منداڵێکی لە دەستە عارەبانەیە چۆنە باشم بەبەستم یعنی بە حڕێتی خۆت هاتوچۆ دەکەیان والله ئەم ئێستاش لە بەهەندی تاخیر هاتیمە تا قەرەبارغ نەبێ حسابی قەرەبارغی دەکەی ئارێ والله ئەم بخۆم ناقم دەشتە بەر بمەوە لەو لەخرە کەوای ئەگە قەرەبارغ بی ناتوانانی بیتەوە کچی گەنج دێتەوە بازارە خۆم کەم ناهینی لەبەرەوەی قەرەبارغە حاڵاتی پێویست نەبی زەروری نەبی بە ئیشی مەرازی نەبن ئەو زۆگەنانە بەوەی کە لە مێزدا دەنرێ ئەشیا دێتە ژۆرێ بمینیان نەمینێ با بمینێتن ئەخەگەر نەمینێتن ئێستا ڕستەکەی من لەسەر ئەو مێزەکەیە یعنی لە دوکان باوەڕ بکە ئێستا 180 من لەسەر ئەو مێزەیە ئێستا کە چونە ناستە ناو دوکانەکەی کە ئەو هەرە ناو چاوی نەبیتن ناچیتن یعنی ئێستا بەولای نەبیتن ئەمن بەتمە ئەو دوکانە کرێمن ئێستا ئەو دوکانە دەزانین چەندە 800,000 دینار دەیڵک بەبەت ئەگەر بێرە نەبی بە کۆرانە نەبی بەچ بێرە دەیڵێن تۆ ئێستا داهاتی کرێکە لە ڕێ ئەو مێزەوە لێرە نەبیتن ئێرە ئێستا سانیە 3 ڕۆژکەیرە چۆری دەکەم ئەمە ناوەندی سەنتەری ئەو بازارەیە بازاری کوران وەک دەبێن خەڵکێک کە ناڕازیە ئەو حاڵی بازارەکەی ئەم بەڕێزە وەک دەبێنن خۆی ئەشایەکەی داناوە بابزین هۆکاری دانە دەرەوەی ئەشیاکە چێماندوو نەبی ئەو ئێستا هاتوچۆیەکە وەکو پێویستە ناوڵە هاتوچۆیەکە وەکو پێویست نیە بەس ئەوەی ڕۆژێش شارانی هاتدوکانی من و کاک دیێری قەپات کرد بۆ وەڵی لەبەوەی ئەمە مخالفین بەس شارەوانی هەمووی بەیەک چاو تەمەشا ناکە تەمەشاکە 850 دەوری ئەتا 1000 دوکان ئەشیا لە دەرەیە 1000 دوکان ئەشیا لە لەناو بازاری ئەو تەمەش لە خۆتان تەسویر کە مزانە چ بازارەکە داپەروەری نیە لە شار داپەروەری ئەوان لێبی دەرێت چکەوە سزاماندایە بۆیەوە نا ئیمە لای ئاخیرەکەیە هەتەمەشاکە ئیمە چۆلاتەکەیە کەس بێرەدانایە قەربارغەکە لەو لایە هاتی قەربارغێکی بەجێ هێشتیا ئاتی دوکانی من قەپات کرد ئەوە لۆ ئەنگۆ مخالفن گوتم کاکە تو 1000 دوکانت بەجێ هێشتی دوکانی من قەپات کرد خێرە وەڵایەوە ئەمرمان پێکرایە گوتم یعنی ئەخاز لۆمە هاتینە سزاکەی چ بوو؟ سزاکەی ئیمە غرامە بوو
غرامەکە 1300 بوو دوای شارانی شەش لومەی کردە 50,000. ئێوە کۆمەڵک دوکاندارن چەند جار تەلەفۆن بۆ من کراوە کە گرفتی قەڵەباڵغی هەیە مێس هەیە چوزانم کۆمەڵک شت ڕوودەدا دەتانەوێت چارەسەر بکرێت چی ئەو مەسەلەیە؟ کا کامەران ئەو بازارە بازارەشی بازاری ئافرەتانە باشە دیاردەکی زۆر ناشرین هەیە لێرانەکە ئەو مێزە هاتە دەرێ و عربانان لێ ڕاوەستایە خەڵک ناتانی ڕەت بیتن هەتا دیاردەی دزی شەیە دەست درێژی شەیە لەسەر ئافرەتان دزیمانەیە دەست درێژی دەکەن گەنجەکان ئەوان هەرزەکارەکان نایانی برین بە تەمەنەکان فەرم و کابرا دوکانی گرتیە بەکرێ دوکانەکەی بەتارە جادەکەی گرتیە خەڵک ناتانی ڕەتبی خاص لە کاتی لەو کاتانەی کە مناسبەتەکانە مەسەڵەن جێژنەیە نەورۆزە و مناسبانە ئێستا کەش فەرموو بڕۆ سەرەوە بزانن چ ئیزدعامەکە بە خوددایە تا تو ڕەت دەبی زۆرت پێدەچی زۆر چکە بازاری ئافرەتانە بازاری ئێستا لایەنی شارەوانی هەیە پۆلیسی شارەوانی هەیە نێشتنی تاوان هەیە مکافعە هەیە هەیە ئەوانەی ئیزراد ناکەن شارەوانی کە دێتن ئەو دەباتەوە ژۆرێ کە شارەوانی دەڕاتن دەیتەوە دەرێ بۆ خۆ دوکانداری تۆ ناوەڵام دوکانداری وەس خەرچی ئێرکوانێت ئەو 50 سارەمارم لێرە تەواو بێزار بوویەت بێزاربوونەشی بێتام خەرک ناتانی خێزانی خۆ بەتەنێ بنێتەنە بازار گەیشتە و مەرحەلە ئارێ وەڵڵا چیان ئەوانەی سەرپێچی دەکەن ئەو ئەوانەی مێز دادنێن و مێز دەینە دەرەوە و عارەبانە دادەن پێشەشی کاکەم بەرام بە خیراتی جناب دەکەم زۆر سوپاس مەمنون تەکسی دێ کاکەمەر لەسەر ئەو فەرعی ڕادەوەستین تەکسی هایلە دێ پێی ناکری بپەرتەوە دەرێ ئەو فەرعەت سۆلا دەرێ ئەو فەرعەت سۆلا با بگەڕینەوە ڕێنیە بڕۆ سەر ڕێنیە پێدا بڕۆ یانی تەجاوزەکار ماوە تەجاوزەکە هەرمایە ئێستا ئێرکوانە چۆل سەبەبی چییە ئەتو تەجاوز دەکەی لەو سەیش بەبەرتی لە چی کەم دەچێ دەرێ دای حاجی دوکانت هەیە چەند ساڵە و شە دەکەی والله تقريبا صار قدام 1 ساڵە ئیشەکە کۆ باشە والله لخوای بس زياد یانی بژێوی ژیان دەردەینی والله در ديني ودر توانی خۆتیان بەکرێت لا والله كريه بەکرێ دەدەیت ايوه خەڵکێک دەڵێ ئەو بازارە بازاری ئافرەتانە مێزێکی زۆر بێتە دەرێ عارەبانەیەکی زۆر دادەندرێ ژن ناتوان بە ئیسراحەت بێن و بچن اي والله صدق كده انا ابغى جەنجاڵی ناو بازار چیەوە لە پێش دوکان ڕوودەدا تۆ قبول دەکەی بۆ خۆت التزامت کردووە هاتێ ناو دوکانەکەت بەڵام جەنجاڵیەک هەیە جەنجاڵی زۆرە و شتێکی خراپیشە دیاردەیەکی شارستانی نییە بەڕاستی خراپیەکەی چییە؟ خراپیەکەی لە ئەوەدایە دزی زۆر دەکرێت بە واسێ و جەنجاڵی دزی دەکرێت مەسەڵەن جەنجاڵیە دوسێ کەس ئەوها خۆیان یەکتر جەمتا دەبن جانتا دەبن بۆ حالەتان زۆر لەکێ دەکرێت دزیەکان لە ئافرەت؟ لە ئافرەت هەموو بازاری کووران ئافرەتە خەڵکێکەیە بەس دێتەنا ئەو بازارەی چووکە جەنجاڵی خەریکی دزیە خەریک بە ئەوە دێن بە تیم دێن بە 4-5 کەس دێن چۆن وەڵڵا ئەوها یەک قسەی لەگە دەکا یەک دەی خافرێنی یەک پاڵی پێدەنێ ئەویت کرد جانتاکە دەردەین بە چاوی خۆت بینیوتە ئەوە هەزاران جار ئەوەتە لە کامیرەکان خۆوە لە مکافعی مەوجودە چەند دزی لێرە کرایە لەو گیراینە؟ نازانم ئەو پرسیارەکە وەڵامەکە لای تۆ نییە پێم لە سەبارەت بەوە بێزاری کردیان نا زۆریش سەبارەت بە هینانە دەرەوەی ئەشیا و دانانی مێز ئەمە پێت وایە شتێکی حەزاری و سەردەمیانە بیاننا نا سەردەمیانە نییە بەس هەیە ناچارە بەس بەڕاستی بەمش دیاریدەچی زۆر ناشرینێت چکە لێ برێنەرێ بازارەکە ئافرەت دێتە ناو بازاڕێ هەزاران گەنجێ بەسای ئەو مێزانە دێتن دەست لە ئافرەت دەدا هەیە هەزار بەخۆم لێرە چەندجار مناقەشە کۆمەڵایەتی دروست دەبێ نا کێشەی کۆمەڵایەتی ئافرەتەکە ناتانی ئەوەی بک بەس دوکاندارەکە قبول ناکە ئێستا ئەوەی ئیشی دوکانداریە دوکاندارەکە ئیشە ناکە قسە ناکە کەسی دەکرێت ئەوەی ئەو کارەی دەکات دوکاندار نییە ئەوەی ئەو کارێ کەسەشی دەرێ دێتن لە بۆی هەلەکە لە بۆی خەرەبارەکە لە هەموو شوێنێک لە بازاری ملی پۆلیسی نێشتنی تاوانەیە لێرە نییە هەیە بەس کەم بە دیار دەکەوی ئەگەنا هەیە بەڕاستی بەس کەم بە دیار دەکەویتن بێجگەلەوەش بەڕاستی پێ برم حکومەت ئاگاداری ئەو بازارە ملیانە نمایە شارەوانی یان پۆلیس هەر نە شارەوانی شارەوانی دێتن بەدامی دێتن بەس شارەوانیش بەڕاست پێ برێم مڕعەتی دەبی دوکاندارەکان دەکاتن لەبەر هەندێک زۆر تون نییە تۆ دەڵێ چ لەبەرچە بزانە با پێت برێم لەبەرچە زۆربەی دوکاندار هەیە ئێستا پێش دوکانی خۆی بەکرێدایە بەکریدایە
بەس ئەویش ناعقنیە ئەم لایەنی ئەویش ناعقنیە لەبەر ئێستا مێزێک بە چەند بکرێت هەیە پێشتوان هەیە بە 150,000 هەیە بە 300,000 بەکرێ درا لەلایەن لە جێی بازاری زۆر باشە بە 300 بەکرێ درایە جادەی هاتوچۆی ڕێبواران ناو بازار بەکرێ درایە ئەو جەوە نەک لێرە لە هەموو جێکی بەکرێ درایە ئەو ئاگداری ئەم بخۆم ئاگەت چەند کەس هاتیە پێش دوکانی خۆمی بەکرێ ئێستا ئەو دوکانی منە ئێرە چۆلە مێزم لێدانایە بە بەتاری بەستی خەڵک ڕانەگریتە لەگەڵ ئەوەی کە ئەو قەرەباڵغی هەبیان نەخێر ناوەڵا ئەگەر ڕێک بخرێتن شتێکی زۆر باشە چکە بەڕاستی زۆر شێواوە بازارەکە شێواوە ئارێوەڵە باشە تۆ ئێستا ئیشی تۆ لەگەڵ ئافرەتە بازارەکەش زۆربەی لەسەر بەرهەمی ئافرەتانە ژنان سەردانی دەکەن وای لێ هاتووە ئافرەت بێ کچێک بێتە لات بڵێ وڵی بازارەکە ئەوەندە جەنجاڵە من ناتوانم بێم سەر تاکید کاکامەرە وڵا زۆر تاسیری کردی ئەمە زۆر جا بەخوای بە ئۆنلاین دەنێرین بە ئۆنلاین ئەرە بەخوای مشتریمان هەیە ناوێ بە ئۆنلاین لوی دەنێرین ناچارین ئەوە نانێ بەرەبەر بە ناچاری ئەرە وڵا زۆربەی جادنی نام لە بە قەرباڵغی جەنجاڵی ناو بازار عارەبانەیەکی زۆر مێزێکی زۆر خەڵکێک دوکانداشت دێنێتە دەرەوە بینیم بەس تۆ وەکو حەلاقێک ئەشار لە پێش دەرکەیدانە نابوو ئەگەر ڕاستی دێ بەخۆی لە هەموو شوێنێک لە هەموو خاص خصوصە ناو بازار ئەگەر قانون جێبەجێ بکرێ بە تەکیدی جەنجاڵیەک نابی هیچ قەرەباڵغیەک دروست نابی ئێستا بە نسبەت ئیشی خۆم سەرتاشخانەیە سنووری خۆم دیاری کراوە لەو سنووری خۆم جامخانەمەیە بەڵام بەداخەوە کە تەمەشای بەرامبەرەکەم دەکەمەوە کە بە تەمەشای جیرانەکەم دەکەم بەداخەوە هاتوینەتە شارەوانی شەش لێرە قسە لەگەڵ سەرۆکی شارەوانی شەش دەکەین کاک شۆڕش سەبارەت بە گرفتی ناو بازارە ملیەکان ئەوەی لە سنووری ئەوانە بە تایبەت ئەو بازارێکی ئێمە بەسەرمان کردوتەوە تەمەنی زیاتر لە 70 ساڵە وەکو بینیتان بەشێک لە دوکانداران گلەییان هەبوو لە شارەوانی لە کۆمەڵێک ڕۆوە با بزانین کاک شۆڕش وڵامەکانی چی دەبێت سڵاو ڕێز کاک شۆڕش کامەران زۆر سپاس جەنابەت چۆنی زۆر سپاس سەبارەت بە بازارە ملیەکان من حەز داکەم ناوی بێنم چونکە بەڕاستی هەندێک جار شتی خراپی تێدا باس کراوە گلەی هەموو لە شارەوانی دەڵێن کاکە شارەوانی ئیجراعاتەکانی دادپەروەرانانی هەندێک سزا دەدا هەندێک سزا نادات جەنجاڵیەکی زۆر هەیە ئێوە چی دەڵێن لەم بارەیەوە خۆی کامەران سەبارەت بە بازارە ملیەکان و بە تەحدید بازاری کوران کە یەکێکە لە بازارە جەنجاڵەکان بەڕاستی بۆ پێیکە ڕێڕەوی بازارەکە تەسکە ئەوە ژوا دەکات کە ئەو سەردانی کەرانەی کە جگە لە کاسبکاران کە کاسبی خۆیان لێ دەکەن کە لە ڕاستیدا جەنجاڵیەکی یەکجار زۆر دروست دەبێت لە داهاتوو ئیجراعات دەکەنیان بە بێگومانی کامەران ئێمە ئەو پلانێک کە لە بەردەستمانە بەپێی ئەو ڕێکارانەی کە لایەن وەزارەتی شارەوانی گەشت و گوزارەوە بۆمان دانراوە لە ڕێگەی سەرۆکایەتی شارەوانی هەولێر گشتاندنی بۆ کراوە بە هەمانجی قایمقامیەتی قەزای ناوەندی هەولێر بەپێی ئەو ڕێکارانە مێزەکان دادەنرێتەوە دووبارە ڕێک دەخرێتەوە باجیان بۆ دروست دەکرێ و بە شێوەیەکی فەرمی و لە هەمووشی گرنگتر کامەران ئەوەی کە گرینگە بەڕاستی لەو بازارە جەنجاڵانە ئەوەیە کە دەبێت خاوەن دوکاندارەکان پێوەرەکانی بەرگری شارستانی جێبەجێ بکەن. کاتمە بەس ئێمە دەزانین سیاسەتی ئەم کابینەیە دروستکردنی دەرفەتی کار و هەڵی کارە بۆ خەڵک بۆ کاسبکاران بڕینی ڕستق نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا سیاسەتی هەیە ئەم کابینەیە کە بازارەکان ڕێک بخرێتەوە قوبوڵ ناکات جەنجاڵی هەبێ قوبوڵ ناکات لە بازارە ملیەکان دیاردەی دزی یاخود بە شێوەک لە شێوەکان تەحاڕوش هەبێ ئێوە وەکو قایمقامی هەولێر سەبارەت بە بازارە ملیەکان لە تەیراوە لە کوران لە هەندێک شوێن ینی دەبیندرێ ئەم حالەتانە تا ئێستاش ماوە وەکو دوکاندار و کاسبکاران باسی لێوە دەکەن چارەسەرتان بۆ ئەم دۆخەت چی ئێمە وەکو سنووری قەزای هەولێر دەتوانم لەم چەند بازارێکی ملی هەیە لە هەمووی گرنگتر سنتەری شار بازاری شێخەڵا بازاری کوران بازاری تەیراوە ئەوانە هەم بازاری ملینە و ڕۆژانە بە هەزاران کەس ڕووی تێدەکە و بە هەزاران کەسیش لەو شوێنانە کار و کاسبی دەکەن ئێمە هەردەم وەکو حکوومەت هەوڵمان داوەکەوە و بازارانە ڕێک بخرێنەوە لەبەر ئەوەی مافی گشتیە شۆستە و شەقامەکان مافی خەڵکە مافی هاوڵاتیانەکە هاتوچووی لە سەردا بکەن نەک کڕین و فرۆشتنی پێ بکرێت کە ئێمە چەندین کەیسمان لەبەردەستدا هەبوو و
لە ماوەی ڕابردوو. خۆت گوتت نوێنەری لاینی پەیوەندیداری حکوومەت لە نێو بازارەکەدا هەیە بەڵام لێی کاسبکاران بەشی زۆریان ئەوە بوو ئەوانەی لەوێ ینی نوێنەراتی حکوومەت دەکەن پۆلیسی شارەوانیە خودی شارەوانیە نهێشتنی تاوانە ئەرکی خۆیان بە باشی جێبەجێ ناکەن دەڵێن تا ڕادەیەکی زۆر چاپۆشی دەکرێت بە تایبەت لە کەیسی دزی دەڵێن خەڵکێک دروست بۆ گروپە ئێواران دزی دەکات دەشناسرێن بەڵام کەس دەگیریان ناکەن بەخۆیەوە بابەتێکی هەستیارە پێویستە پۆلیسی نهێشتنی تاوان وشیار بیتن لەو بابەتە ئەوانەی کە دزی دەکەن ئەمە ڕۆژانەش خەڵکانێک دەستگیر دەکرێت چ ئەوانەی دزی دەکەن باسی ناوشارت بۆ بکەم ئەوانەی کە مامەڵە بە پارەی ساختە دەکەن ئێمە لە ڕێگای پۆلیسی شارەوانی بی پۆلیسی ڕێکاری بی پۆلیسی نێشتنی تاوان بی ئەوانە ڕۆژانە لە ناوشار ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکەن لێرەش پێویستە هاوڵاتی هاوکاربی لە پێدانی زانیاری ئەگەر ئەو کەسانە ئاشکرانە ئەو هاوڵاتیانە پێویستە یاخود خاوەنی ئەو دوکانانە ئەو کەسانە دەستنیشانکەن لەگەڵ دەستگا ئەمنیەکان تا بنکەکانی ئاسایش لەگەڕەکە ئەوانیش بەو کارە هەڵدەسن ئەوانی شاوکارن لەبەرەوەی وەکو باسم کرد حکوومەت هەر هەمووی وەکو یەکتیم کار دەکاتن لە شوێنانە ئەولەویەتی کارەکانی ئەوەیە پاراستنی هاوڵاتیانە لە هەموو ڕوویەکەوە پاراستنی کەلوپەلی و ماڵی هاوڵاتیانە لەو شوێنانە لەو بازارانە ئەوانەی کە دزی دەکەن ڕێخستنەوە ئەکید بەپی پێویست لە هەموو بازارەکان ڕێخستنەوە دەکرێت ڕۆژانەش تیمەکان سەرقالی ئەوە نەکەوە ئەو شوێنانەی کە شەقامەکان داگیرکراوە ئەو کەسانەی کە بووینە هۆی داگیرکردنی شەقامەکان ئیزراعاتیان لەگەڵ بکرێت ئێمە ڕۆژانە چەندین ئیزراعات دەکرێتن بەڵام ئەوەش بە دەرنیە لە کێشەوە گرفت ئەکید زۆر جار کارمەندەکانی شارەوانی تا تیمەکانی پۆلیس مەفرەزەکانی پۆلیسیش تووشی توندوتیژی دەبنەوە هێرشیان دەکرێتە سەر ڕوبەڕوویان دەبنەوە بەشێک لە هاوڵاتیان ئێمە حاڵەتە بۆ بە چەکیش ڕوبەڕوویان بووینەوە ئەمە پۆلیسیش بریندار کراوە بەگولە بریندار کراوە کارمەندی شارەوانی لێدراوە ئەو حاڵەتانە هەمووی بوونی هەیە لەناو لە کاتی ئەنجامدانی ئەو کارانە و ڕێخستنەوەی بازارەکان و ڕێخستنەوەی شەقامەکان بەڵام سەبارەت بە هەولێر ئێمە پلانێکمان لە بەردەستدایە ئەو پلانە پێویستە بە شێوەیەکی ڕێکوپێک جێبەجێ بکرێتن وەکو باسم کرد ئێمە چەندین شوێن ڕێکخراوە شەقامیسکان بازاری قەیسەری بەردەم بازاری سیروان چوارڕیانی شێخ مستەفا کە فلکەی شێخ مستەفای پێ دەڵێن هەروەها سەرشێستی سەرشەقامی 120 سەدمەتری کە سنووری بەلەدیەی شەشە ئەوانە هەمووی لە ماوەی ڕابردوو ڕێکخرانەوە بەڵام چەند شوێنێکی تریش پلان و بەرنامەمانێ هەروە بازاری شێخەڵاش کە بازارێکی زۆر گەورەیە بە هەزاران خەڵک ڕۆژانە ڕووی تێدەکە ئەویش پێشتر بە پێی پلان و بەرنمەیە کە دانرا لەلایەن قایمقامیەت و شارەوانیەوە ئەوێش ڕێکخراوە ئەو کاسبکارانە مێزیان بۆ دانرا کە پێشتر بە عارەبانە و بە شێوەیەکی ناڕێک بوون. جەنجاڵی زۆربەی بازارە ملیەکان وای کردووە خەڵکانێک تاوانی تێدا بکەن وای کردووە دەرفەت دروست بکات خەڵکێک تاوانی تێدا بکات تاوانی دزی یان تەحەڕۆش هەموو ئەو بەرپرسانەی کە ئەمە قسەمان لەگەڵیان کرد کاسبکاران تەنانەت دوکاندارەکان باسییان لە ڕێخستنەوە کرد قایمقامی هەولێر شارەوانی باس دەوە دەکات کە لە مەودووە ڕسەق بڕین نەخێر ڕێخستنەوەی بازار واتە هەر کەسێک کە لەم بازارەدا ڕسقێکی هەیە ڕسقەکەی لێ نابڕێت بەڵام پێویست دەکات بازارەکە ڕێک بخرێتەوە بە شێوەیەک کەوا بکات هاوڵاتیان ژنان ئافرەتان کچان بە ئازادانە لە نێو بازارە ملیەکان هاتوچۆ بکەن و کەس لە خۆی و لە ماڵی خۆی لە نێو بازارە ملیەکان نەترسێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ